ژنێک کە خوای پەروەردگار دەفەرمێ سالیحاتە، نیشانەی دووەمی ئەوەیە کەوا نهێنی پارێزە، نهێنی ناو ماڵەکەی بۆ خەڵک باز ناکە، سەد نەبوونی و کەم و کوڕی و کەم و کەستری لە ماڵیاندا هەبێ، نەماڵی باوکی، نەماڵی براو خوشکی، نەمیوانی، نە هاوڕێک لێ نابیستێ، بڵێ ئەوەمان نییە و ئەوەمان نییە و ئەوەمان نییە و فەقیرین و هەژارین و نەدارین و ماڵمان ڕەش و ڕووتە، بە کەلوپەلێکی کەم ئەوەندە بە سەلیقەیە ماڵەکەی وا نیشان دەدا کە خۆشگوزەرانن. ئەگەر نان و ئاوێک بخاتە سەر غازەکە، سەر تەباخەکە، سەر سۆباکە، ئەوەندە بە زمانی شیرین هەنجوینی تێکەڵاو دەکا، ئەو نان و ئاوە بۆ مێردەکەی و بۆ منداڵەکانی وەکو پڵاو گۆشتی خەڵک تام دەدا. حافظات للغەیب، نهێنی ناو ماڵەکەی ناباتە دەرەوە، قەت چونکە خەڵک خۆی هیچن ناداتێ. بەخوا ئەگەر دۆستێکی ڕاستەقینە و خەمخۆری ڕاستەقینەت بێ خەفەتت پێدەخوا، دەی خۆشەویستانت خەفەتبار مەکە. ئەگەر ناحەزی شت بێ کە دۆستە ڕاستەقینەکان و خەمخۆرەکان بەخوا کەمن لە کۆمەڵگادا، بەخوا دەچێتەوە لە ماڵەوە چوار قسەی تریشی پێوە دەنێ و مەجلیست پێگەرم دەکا و لە چوار شوێنی تریش دەیجێڕێتەوە، ئەڵە ژنی فڵان کەس بەخوا هەر هات و هاواری بوو لە دەست نەبوونی. ئەم جایەکە دەڵێ کوڕە کاکەوە دیارە مێردەکەی بەخوا لەوە چە قومارچی بێ، خۆڵەن بەخوا معاشیشیان باشە و بەخوا یەک دوو ئیشیش دەکا. ئەگەر بۆ نمونە واریداتت باش بێ، موچەت باش بێ، یەک دوو ئیش بکەی، خەڵکەکە ئاوات پێ دەڵێن مێردەکەت تۆمەتبار دەکەن لەوە ئەچێ مەعارە خۆرە، مە دیارە قومارچیە، بەخوا لەوە ئەچێ ڕەوشی خراپ بێ، دیارە ئەم ژنە فەقیرە، هیچ ناباتەوە ئەم پیاوە بۆ ماڵەوە. چاوە لێ بەدەستی خۆت، بە زمانی خۆت، بەبێەوەی هیچت بدەنێ، کۆمەڵە بوختانیش بۆ مێردی داماوە دروست کرا. خۆ ئەگەر مێردەکەی کار و کەسابەتێکی وای نەبێ، موچەیەکی وای نەبێ، ئەمجار لە شێوازیشکە تەعلیقی لێدەن، ئەڵێن وەڵڵا هەر ئەو ژنەیە بە دیار ئەو پیاوەوە دانیشتووە، وەڵڵا دەبوو خۆی جاکردایەوانێ، بەدێ بڵێ بە دیار چیەوە دانیشتووی، ملپانە ملەستورە ڕۆژ تا ئێوارە بانی سەعات 9 لە خەو هەڵدەستێ و لەم دوکان بۆ دوکان، لەم تەعزیە بۆ تەعزیە، لەم خزم بۆ خزم سەردان و سەفەر دەکا و سیاحەت دەکا، بڵێ بۆ خۆت کەسابەتێک ناکەی، ئەو ژنەوە تا هاواری لای من لێ هەستاوە لەبەر نەبوونی و نەداری. ئەگەر زۆرت هەیە ڕەخنەت لێ دەگرێ، ئەگەر کیچن نییە و کەسابەتن نییە هەر ڕەخنەت لێ دەگرێ، هیچی شن ناداتێ، ئەویش گونەهبار بوو، تۆش لە کەیەکی خێزانی هاتە سەر باوکی منداڵەکانت، هاتە سەر هاوسەری ژیانت. وە ئافرەتی سالیحە حافظات للغەیب، کەم و کوڕی ناو ماڵەکەی خۆی بۆ هیچ کەسێک باز ناکات، لەگەڵ مێردەکەی خۆیان تاوتوێی دەکا، ئەگەر کار نەکەر بێ بە زمانی شیرین و دڵسۆزانە هانی دەدا بۆ کارکردن و پشتیوانی لێ دەکا. ئەگەر کاری کاو داهاتێکی دەستکەوێ، بەڵام بەهۆی بارگرانی ژیانەوە، بەهۆی بێنرخبوونی پارەی وڵاتەکەمانەوە و گرانبوونی کەلوپەلەکان ڕۆژ بە ڕۆژ، ئەم ژنە هەڵدەستێ دەست پێوە دەگرێ، کەمێک دەژێڕێتەوە، هەندێک هەر شتەی لە شتێک کەم دەکاتەوە، کەم و کوڕیەکان پڕ دەکاتەوە، وا دەکا کە بەم موچەکەمە بەم داهاتەکەمە مانگەکەیان بەرنە سەر و محتاجی دەستی خەڵک نەبن و قەرزاری دەستی خەڵک نەبن، شت بە قست و قەرز ناهێنێ و ئابڕووی ماڵەکەی خۆی، داهاتی ماڵەکەی خۆی، مێردەکەی خۆی ناخاتە بەردەمی ئەم دوکاندار و ئەو دوکاندار بڵێن قیستەکەی نەداوە و قەرزارمانە. کاتێکەوە لە ماڵ نییە مێردەکەی حیا و ئابڕووی خۆی دەپارێزێ، حیا و ئابڕووی مێردەکەی دەپارێزێ، میوانێک دێ بە قەدر و حرمەتەوە دڵ یەخوا بەخێر بێ هاوسەری ژیانم لە ماڵ نییە، ئەگەر ئەمرێکی شتە بێ و بە ماڵەوە جێبەجێ بکرێت لە خزمەتت داین، قەدر و حرمەتی پاراز لە غیابی مێردەکەیدا، ماڵەکەی دەپارێزێ، تەخشان پەخشانی ناکە، بڵێ پیاوەکە لە ماڵ نییە و ئاگای لێ نییە، نەخێر، ئەوەندە متمانەدارە، ئەوەندە ئەمیندارە، 250 دیناریەک لەو ماڵە تەنانەت بیکا بەخێر، بیدا بۆ ماڵی باوکی، بیدا بە کەسێکی دراوسێ، ئیلا بۆ مێردەکەی باز دەکا و لەژێر ڕێنمایی ئەوە کار دەکا. ئەمە چونکە بیما حەفیظ الله، خوش مافی ئەوی پاراستووە، خوا ڕێزی لە ئافرەت گرتووە، ئەرکی پێ بداوەتە سەر و مافیشی لە بەرامبەرا پێداوە، کەواتە خاڵی یەکەم بۆ ئەوەی خێزانەکان خێزانێکی بەختەوەر بن و هەز بە ئارامی ژیان بکەن و لە دەرەوەی ماڵی ئیسراحەت بن و ناکۆچیەکەی ناو ماڵی خۆیان نەبێتە شەڕ و دراوسێکەشیان فەقیرە نەسووتێنێ بە خۆیانەوە، نەبێتە غەزەبێک و نەچێتە ناو دایرەکەشەوە، کابرا لەگەڵ ژنەکەی ناکۆکە لە دایرەیە لە فەرمانگەکەیە بەسەر هاوڵاتیە داماوە ڕقەکەی دەڕێژێ، شۆفێرێکە ژنەکەی ناڕەحەتی کردووە و پرتە و بۆڵێتی لەسەر شەقامە بە خەڵکا دەتەقێتەوە، ناڕەحەت خۆشی خەڵکیش تیا دەچێن و ناڕەحەت دەکە، نەخێر
لە ناو ماڵەکەی خۆتا تەبایی دروستکە بۆ ئەوەی تەبایی ببەخشیتەوە بەسەر دەوروبەردا بەسەر ئەو کەسانی کەوا لێن نزیکن و ئەو کەسانی کە هاوڵتن و ئەو کەسانی کەوا بەریەککەوتنیان هەیە لە ژیانی ڕۆژانەدا لەگەڵتدا